دڵەکەم دەزانین زۆر دڵخۆشم کە بەیەک دەگەین. منی زۆر دڵم خۆشە دلێرگیان. های بەڕاستی زۆر ماندووم تاوی شەم دۆزیەوە. کۆمپانیا نەما، دوکان نەما، جێگا نەمانەیکەم. باش بۆ کۆمپانیادا مەزراندم بە چاچی. چی بکەین دلێرگیان؟ ئەبێ ئیش بکەین. ئێوە نییە منیش ئیشەکەم بە قوربان. وایە وەڵە. ئەی جەماعەتی کافێ لەگەڵت چۆنن باشن؟ باشن خراپ نین. منیژەر ئیشەکانی خۆمەکەم وەڕۆمەوە ماڵەوە. چاک دەکەی. دەزانی چی؟ خۆ دنیا هەروە نامێنێت. ئێمەش ڕۆژێک دەکەوی نەخۆش. باش بوو بیرە خستمەوە. ئەبێ ڕۆژی گواستنەوەکەش دیاری بکەین. وەڵاوەیە. یا چ ڕۆژێکت حەز دەیە؟ نازام تۆ بەروارێ بڵێ. 12 نا 11 بۆ ساڵی داهاتووەکەین. ئەوە چییە؟ گەلاتۆ من حەزم لێ سەری ساڵ بێت. باشە بەڵام مەرجێکم هەیە. چییە؟ ئەمەیە مناڵەکەمان لە یەکی 2025 دایک بێ. ئەو زەبرێتی ئەمن بابم هەموو جارێ هەموو سارێ مندارەکەم نەبێر حاشام لێ دەکا. ئەوە چۆنە بێت خۆ داواجنماندانەنەوە. وایە وەڵڵا ئەتۆ تێ بام حاشام لێ بکە؟ نەخێر بەڵام لەم زروفە ئێمە خۆمان پێ بەڕێوە ناچێت. یەکچێت چنیە ناخۆ گەوریان دەکەین و فڕیان دێنە سەر جادێ. هەرەوەمان مابوو کەواتە خۆم قسە لەگە مام هادیەکەم. ئێدە لە خۆت پێچی بینە منیش چم دەوێ هەرەوەندەم دەوێ. تەواو زۆر چاک. مامۆستا جوان قوربانت بم لەگە کاکدارەوانە قسە بکە. یعنی زەختێکی زۆری لێمان کردووە. یعنی هەموو ڕۆژە دووبارە خۆی لێمان تۆڕاکە. ئەخر هەموو کارەکانمان بە باش کردووە مامۆستا جوان. باشکەی لە چییە؟ خاوەن کۆمپانیە لەسەر زەرەرە. یعنی باشکەی بەس پێم بێت چییە؟ ئێخە مامۆستا جوان هەموو ئیشەکان بڕوا بکە بە باشەکەی بەس ئەوە نییە کە خۆی تووڕاکە کە زەختێکی زۆرمان لێکە کاکە تەرکیزمان لەسەر ئیشەکار نامێنێت. مافی خۆیتی زەرەر تاڵە. باشە ئەو لەسەر زەرەر دەڕوا ئەوە کێنێ کێشەی مێ ئاخر ها؟ چۆن؟ بە پرسێکم ئەنگۆنە ئەنگۆ ئیشەکەی دەکەن. ئاخر مامۆستا گوناحی مەمە بعد زەرەری کۆمپانیا بدەیت. کۆزارەکە ئەما دەیکەن کە دەچن و ماڵەوە کۆمپانیا قەپال بکرێ ئەمە زەرەر دەکەین. بەهۆی قەیرانی داراییەوە کێشە دروست بوو بۆ زۆربەی کۆمپانیاکان. کۆمپانیایەکی خۆراک و پێداویستەکانی پاکەرەوە داهاتیان بە شێوەیەک دابەزیوە لەسەر لێواری داڕمانە. ئەگەر لە ساڵی تازە خەرجیەکان کەم نەکاتەوە داهات زیاد نەکا مایە پووز دەردەچێت و ئیفلاس دەکات. دەزانن کۆبوونەوەی ئەو ڕۆمان تایبەتە بە کۆمپانیا. من 1 ساڵە هاوار دەکەم دووبارەی دەکەمەوە. کۆمپانیا بەرەو ئیفلاس دەڕوا. ئێوە نە تێناگەن نەخۆتان لە جێری دەدەن. کار ئەوە بڕوا هەم ئەنگۆ و هەم کۆمپانیاش بەرەو ئیفلاس و قەپاتبوون دەچی. ئەوەش جێ قبولکردن نییە. جەناب وەکو کارجێڕی ئێرە هەتا ئێستاکە چت کردێنە بۆ کۆمپانیای هیچ. 100 جار پێم گوتی بابە فەرمانبەر مۆزە بێرە ئیش دەکات دەبێ ئەتو مۆڵەتی کەم کەیەوە مۆڵەتی نەدەیێ تو مۆڵەتدا فەرمانبەر جێی بۆش دەبی ئینتاج کەم دەبی. جەنابەت وەکو ژمێریاری ئەو مانگەی ئەو 2 مانگە 3 مانگە ئەتو لە هێدەجی کۆمپانیا پارێ دەدەیە فەرمانبەری ونیا؟ ڕاستە. لۆ قوربان من ئیشەکەی خۆم بە باشی کردووە بەڵام ئەو گوناحی منی تێنیە کە پارە لێ دەڕاکێشم. بەڵێ گوناحی تو گوناحی هەمومانی تێدایە. ئەتو هەتا ئینتاجت زیاد دەبیتن ئینتاجت کە زیاد بوو چ دەبیتن؟ کۆمپانیا لیڤلی هەردەستی. ئۆکەی؟ دەبی مەسرەفی کەم بکەیەوە. ئێمە ئێستا عەکسە. ئێستا زۆر عەکسە. ئینتاجمان کەمی کردیە مەسرەفمان زیادی کردیە. کەواتە
ئەتوو لێدەجی کۆمپانیا پارەی تەوزە دەکەی ڕۆزی قوبڵکردن نییە ناکرێت کاگەردەوە تۆش بەرپرسی وەکو ڕاوێژکارێ دەبینە ئەرکەکانی خۆت بە تەواوی جێبەجێ بکەیت علاقاتمان زۆر زەرفە بەڕاستی کار علاقاتمان هەیە هیچ علاقاتێکمان نییە کۆمپانیا ئەوا بڕات ئیفلاس دەینی نۆ ئەتوو پێش ئەوەی لێرەوە گیری دەتگۆ من لێوی کۆمپانیا بەرزەکەمەوە علاقاتم بە قووەتە هیچم لێت نەدین هیچم نەکەین ڕاستی وا نابی مامۆستا بەڕێزیدا دەبی هەتا 3 ڕۆژ هەتا 3 ڕۆژ بڕۆ دەرێ چای ناخۆی کرۆخت بڕۆ دەرێ کاکە کاکدار ئەوانتی نێت بۆ چاوم بنێن لە کۆبنەوەی کۆبوونەوەی کەی وەختی چای بڕۆ دەرێ گەشتم گەشتی لە بۆواندارێ بڕۆ دەرێ خاوەنی کۆمپانیا چارەی دلێری نەدەویست چونکە چەند جارێک داوای کردبوو کە موچەی بۆ زیاد بکرێت بۆیە بە توندی مامەڵەی لەگەڵ دەکرد هەر هەمومان مقەسری ئیفلاسی کۆمپانیا ئیفلاسی هەمومانە لۆی پێویستە هەتا 3 ڕۆژکە راپۆرتێکی بە تێر و تەسەلی ئامادە بکەن بە دەقیقی نەخشە ڕێگایەک دابنێن لۆ هەستانەوەی کۆمپانیای تێدەگەن ئەگەر ئاوا بڕوا هەر هەمووتان لۆماری باشە تۆ سەرپەرشتی دەکەی سەرپەرشتی راپۆرتەکەی دەکەی باشە خۆجێتان لێ بوو هەوڵدەین شتێکی باش بکەین ئینشاءالله زۆر باشە بۆی ساڵی تازە کۆمپانیا لەو قەیرانە ڕزگاری بێت و داهاتی زیاد بکات بابزانین چێ راپۆرتێکی گرنگ پێشکەش بە خاوەن کۆمپانیا دەکات راپۆرتەکان ئامادەیە دەستان خۆش بی ئەو راپۆرتێک کە ئامادەتان کردەیە بەڕاستی ئەو راپۆرتە ئەگەر نەخشە ڕێگایەک بی لۆ چارەسەرکردنی ساڵی 2024 لەو قەیرانەی ڕزگارمان بکە باشترین خەڵاتی دەکەم ئێستا دەتوان بڕۆن دەستان خۆش بی بەڕێز کاک ئاراس لێوی دەست پێ دەکەم کاک ئاراس بەشی یاریە بزانیت چ راپۆرتێکی ئامادە کردیە خاوەنی کۆمپانیا لە راپۆرتی یەکەم بێهیوا بوو چونکە ئەو چاوەڕێی نەخشە ڕێگایەک بوو ڕزگاری بکات لە داڕەمان نەک خستنە ڕووی هەندێک خاڵ کە جێبەجێکردنی ئەستەمە بۆیە زۆر نیگەران بوو کەچی دلێر دیسان هاتەوە ویستی قسە لەگەڵ دارەوان بکات دەست خۆش شایانی مامۆستا دەڵێم ئەمیش هەندێک تێبینیم هەیە سەبارەت بە کۆمپانیای کوڕم وەختمان نییە بڕۆ دەرێ مامۆستا ئەمیش دەزانم وەختتان نییە بەس هەندێک تێبینی زۆر گرنگم هەیە کە یارمەتیتان دەدا کوڕم پێت دەرێم کاتمان نییە ئێستا وەختی ئەوەی نییە بڕۆ دەرێ مامۆستا تێبینیەکان زۆر باشە یعنی دەمێ استیفادە بکەن بڕۆ دەرێ بێ بێشتم زانم بڕۆ دەرێ کاکە بڕۆ دەرێ بڕۆ دەرێ فایلم عندي لكن چیم لو راوستای لو سپاس دبرو دەرێ دەی تێناگە خەریکی خوێندنەوەی راپۆرتەکانی تر بوو
ئەوانیش هیچ خاڵێکی بەهێزی تێدا نەبوو. دیسان دلێر دێتەوە و دەیەوێ قسە لەگەڵ داراوان بکات. مامۆستا داراوان بەڵێن تێبینیەکانت پێ بکەم. کەی وەختی تێبینیە کاکە وا دەبینی؟ وا دەبینی کۆبوونەوەی دەکەی؟ دەزانم مامۆستا داراوان مەشغوڵن کۆبوونەوەتان هەیە. بەزانم بۆ وەختی ئەوەی چاتی شتێبینیمان دەداتێ؟ کوڕم ئەخە لۆیە شەریکە ئیفلاسی هینە. ئەخە ئەتو تێبینی دێ لۆیە شەریکە ئیفلاسی هینە. دیتر ئەو هەم راپۆرتە بەکەلک نهات ئەتو دەتەوێ مشکلەی کۆمپانیا هەڵکەی؟ کەی وەختی قسانێ بڕدەری پێت دەڵم بڕدەری وەختی قسان نییە. چایەتی تەمەشای مامەستا بکەینە راپۆرتە مامەستا. هەر هەمیان راپۆرتێکیان باشی نەنووسی ڕاستی ئەگەر ئەوا بڕوا کۆمپانیا 100% دەبی ئیفلاس بکە. تەواو مامەستا عیلاج چی؟ ئەوە راپۆرتیان نووسی یەقل بەکەلک نەهات. چ بکەین؟ والله ئەم ڕئیم چیە؟ ڕئیم ئەوەیە دەبی سەبرێکی بگرین گۆڕانکاری لە هەمووان بکەین ڕاستی لە کۆمپانیا و لە مۆزەفەکان و ئیدی احتیمالە هەر هەمیان ئاو بکەین ئیلا وعیلاج دی. داراوان تێگەیشت کە کارمەندەکان بێکەڵکن، هیچ نەخشە ڕێگایەکیان پێ نییە، بۆیە بێهیوا بوو کە کۆمپانیاکەی لەم دۆخە خراپە ڕزگار بکات. دیسان دلێر هاتەوە بابزانین ئەم جارە چی ڕوودەدات. بڕۆ دەرێ یۆ چاکە ژۆرێ لێ دڵم بڕۆ دەرێ مێشکم دەزانی مێشکم ئینفیزار دەکا بەخۆم شەریکە ئیفلاسی کردیا توش واز نانی بە قوربانی خوادم بڕۆ دەرێ کات دێلەکە بڕۆ دەرێ واتچمە خۆ بەس بێ مێشک نیمە بڕۆ دەرێ بە قوربانت بم بەس بڕۆ دەرێ دەرێ چاون بە زۆر دڵتەنگ بوو، هەستی بە شکانەوەیەکی گەورە دەکرد. تێنەدەگەیشت بۆ نابێ ئەو وەک مرۆڤێک گوێی لێ بگیرێت. لە ناوەوە زۆر تێکشکا بوو، هەمیشە لەگەڵ خۆی قسەی دەکرد و دەیوت ئەگەر ناتوانی گوڵێک بڕوێنیت خۆ دەکرێت نەوی بەدڕک. مافی خۆتە بە گوێم نەکەی، بەڵام ناکرێت گوێم لێ نەگریت. خوددا لە حەقی خۆی خۆش دەبێت، بەڵام لە حەقی بەندەکەی نا. حەقی من ئەوەیە وەک مرۆڤێک سەیر بکرێم. آخر ئەو لوت بەرزیە چییە و ئەو هەموو ڕقە لە پای چی؟ دەبێت تێبگەین ئازاردانی مرۆڤێک قەرزێکە لە ڕۆژگار وەری دەگرین، باجەکەشی زۆر گەورەیە. چۆنیت؟ خۆ دەزانین لە ئیش بوو ئەو هەموو تەلەفۆنت کرد نەمەتوانین جواب بەمەوە. چی بووە؟ وازم لە ئیشەکە مێنە. ئەوە بەڕاستە تۆ؟ بەڵێ. بۆچی؟ لەبەرەوەی کەس گوێ لە من ناگرێت. کەس گوێ لە تۆ ناگرێت دلێر؟ باشە پێم بڵێ تۆ بۆ لە هیچ شوێنێ جێت نابێتەوە؟ شنیار ێ چ بکەم؟ یعنی گەر چایەتی بم نابێ قسە بکەم، نابێ لێ دوام بدەم، نابێ یارمەتیان بدەم، کەس گوێ لە من ناگرێ نا. نەخێر نابێ قسە بکەیت، تۆ چایچیت لەوێ
ئەوان ئەمرە لەسەرەکەن و تۆ تەنفیزیەکەیت هەر ئەوەنە ئێمە بێ لە بەیانیەوە هەستین لە خەو بچین بۆ ئێش هەتاینەوە کاتی خەڵماندایە تێگەیت باشە تۆ بۆ چێ بێ لە هەموو مۆزوعێکا قسە بکەیت دلێر شنیار خەتای من نەبوو ئەوان نەیان هێش قسە بکەم منیان شکاندەوە تۆ یانشکاندەوە باشە تۆ بۆ چێ بێ لە هەموو مۆزوعێکابی بۆ ئەبێ لە هیچ شوێنێک تۆ جێو نەبێتەوە دلێر بێزار بووم بەدەستەوە 3 ساڵە من بە دوای تۆم 3 ساڵە بە هەموو شتێک رازیم دلێر شنیار من لە شوێنە گیج ناکەم ڕێزم لێ نەگرن حسابم بۆ نەکەن حسابت بۆ نەکەن ئاخر بۆچی حساب بۆ چای بکەن دلێر بۆچی بیکەن ئەوان ئەمرە لەسەرەکەن و تۆ تەنفیزیەکەیت هەر ئەوەنە 3 ساڵە من چاوەڕێم ئەم ڕۆژە دابێت بۆ تێکتدا دلێر و ئێمە خانومانەگرت ئەشێنەوە ماڵمانەکڕی بۆچی وا لەم نەکەیت دلێر بێزار بوومیتر بێزار بووم بەدەستەوە نامەوێت ئەسڵم بشت بینمەوە نامەوێت شنیار تۆ گوێم لێ بگرە بابەتەکە وانییە ئەو کارە ناکارێکتر دەدۆزمەوە کارێکی کەی چیە دۆزیتەوە هەتا ئیشەمان دۆزیەوە دەستی 1000 کەسمان ماچ کرد یانی وا ئەبینین هاوسەرەکەت لە کافتریایی شەکات دلێر سێرم کە هیچ بەزەیەک بەمنا نایەتەوە تۆ یەک وشەی گەشتم گوێ لێ نەبێت لە تۆ جارێکیکە ئەسڵن نامەوێتتر بشت بینمەوە شنیار شنیار هیوا و ئاواتەکانی دلێر ڕەما لە ناوچوو خۆشەویستەکەشی پشتی نەگرت و ئەویش ڕۆیشت دلێر لەگەڵ خۆی دەستی کرد بە گفتوگۆکردن دەیگوت بەهێزی ئەوەیە بتوانیت تۆڵەی خۆت بکەیتەوە بەڵام نەیکەیت بتوانیت وەڵامی تۆڕەبوونەکانت بە تۆڕەتر بدەیتەوە بەڵام نەیکەیت بەهێزی ئەوەیە کە دڵیان شکاندی تۆ بتوانیت زیاتر تێکیان بشێنیت بەڵام نەیکەیت مرۆڤی ئازا ئەو کەسەیە کە وەک مرۆڤ دەمێنێتەوە نەک وەک ئەوان زۆر باشە ئەدمەند وەروێکان ئەخردانگری زۆر باشە ئێمادەمە هەموو شیان کردێکا کە مانگی داهاتوو 105 و زیاد دەکەم باشە هیچ خەمت نەبی فەرموو کاکە هەر ئیشەکتان هەبوو تەلەفۆن بکەن باشە هەر کەم پوولێکتان هەبوو باشە دەیاڵەیەکتر دەبینەوە خواحافیز بخير ولا سپاس قربان سپاس باشی الحمد لله سپاس دەکەم ئەتی بەنسبەت چایەتەکەی دلێر قسە لەگەر کرد هەناتوە زۆر قسە لێ کرد بەڵام نهاتە سەقەنەعەت بەڕاستی ئەمیش کوڕش بەچە زمان بوو جێ ڕان نەکرد باشە نهاتۆکەی مشکلێک زۆر چایەتی زۆر هیچکە بینە دەینم مشکلمان نییە بەس هیچکە بینە بە مەمنونیش دێتن کاکە کایشەیە ئینشاءالله تەمام وایە باش بەسەر چاو هێشکە پەیدا دەکەم هێشکە پەیداکە کوڕش ڕێک و پێک بوو لە مێژە ئیش لەگەما دەکاتن بەڕاستی ئەگەر گرنگ نەمالەکەم قسە لەگەدا دەکرد وەڵا بەڕێزم ئەم خۆ قسەی خەڵاتم نەکرد چایەتی دێت بە ئیشی خۆی هەستی نەک بە ئیشی منیان بە ئیشی تو هەر کەسە ئیشی خۆی دەبی بزانی ئاخر وامان لێ هەردۆیە ئابووری کۆمپانیای بەرە و خراپە بووی قسەکان زۆر ڕاستە وایە نا خەمت نەبی چاچکە دەبیمەوە ئینشاءالله ئەدی لۆ مەسئلەی ڕەشاد ئەفەندی بیش لێ نەکردەوە مەسەلەی ڕەشاد ئەفەندی بەڵێ بەڕاستی زۆر باش فکرم لێ کردەوە لەبەر ئەوەی ئەمێن ئەوەی باش نەناسم ئەوە کە بۆ شتی کرد نا کە بۆ شتی کرد ئەوجە هێواش کۆمپانیاکەن لە بن دەستی دەرنێنی بەڕاستی ڕەشاد ئەفەندی کابراایکی دەست ڕۆشتیە ئەو هەشتە لەگەرم بکەم هیچ پێی لەگەوی پێ ناکرێ
زۆر باشە ئەو راپۆرتە. چییە؟ کورۆ تەماشای یەک دقە. ئایە وەعلازەکانە هەموو. ئەوە یەک بە یەک پلانەکانی لۆمە نووسیە. ناوەکە چییە؟ کورە زۆر باشە مامۆستاوە. ئەمە هەر ئەو راپۆرتەی تەنفیز بکەین ئەمە لەو قەیرانە قوتارمان دەبی. دەزانی چۆن؟ ئەو راپۆرتە زۆر باشە لە ئەو راپۆرتێک ببزانە چییە ئەو راپۆرتە. کورە زۆر گرنگە ئەو راپۆرتە. ئەو راپۆرتە هەرمان دەستێنێتەوە. بڕۆ لە مۆزەفەکان بپرسە بزان ئەو راپۆرتە چی نووسیتی باشە؟ ناوی لەسە نییە. بڕۆ بزانە چی نووسیتی باش. ئەو راپۆرتێکی زۆر باشە لەو قەیرانە قوتارمان دەکات. قوربان هەمووانت پرسی کەس نەبوو بەس ژمارەی مۆبایل لەسەرە. یعنی ئەو راپۆرتە لێدانرا بێ ئەوەی ئەمە بزانی چێ داینایە؟ کەس نەبوو بەس ژمارەی مۆبایل لەسەرە. هەر کوشتوارێک ئەو راپۆرتە بێتە ئێرە ئەدی کو هاتە ئێرە ئەو راپۆرتە نانی بزانین؟ بەقورئان نازانم سەیرم پێ لەسەر بزانە ژمارە تەلەفۆن لەسەرە؟ بمدێ تەلەفۆنێکی لۆ بکەم بمدێ. باشی بەڕێزم سەرچاو سوپاس دەکەم فەرموو. جەنابەت دەتوانی خۆت بناسێنی؟ ئەتوو تەلەفۆنت کردیوە لۆم خۆم بناسێنم. راپۆرتێک نووسرایە لۆ بەرزکردنەوەی ئاستی کۆمپانیا. ژمارەی جەنابتی لەسەرە. ئەمنش پێم سەیرە گوتم بزانم ئەو راپۆرتە کوو گەیشتە ئێرە. نازانم شتی وا نازانم باسی چی دەکەی؟ کاکە شێتم مەکە. ئەدی ئەو راپۆرتە جنی نایتە ئێرە؟ ئەمن چوو زانم لەوانەیە جنی نابیت. قوربانت بم. بەس پێمان بڵێ تۆ چێ؟ راپۆرتێکی زۆر گرنگ نووسیوە. زۆر پێویستمان پێتە. خەڵاتێکی زۆر گەورەشت دەکەم. پێم ئاڕامە بێرە ئەو خەڵاتەت بۆ خۆت دەگرە خواحافیز. قپاتی کرد. پێم سەیرە یان ئەو راپۆرتە کوو هاتە ئەو ژوورەی. ئەوەیە سەیرەکە. دەتوانین بمدێ زەحمەت نەبێت با تەلەفۆن بکەم. ئەلۆ باش کاکە گیان تازە مدیرەکەم تەلەفۆنەوە بەڕێز کرد ئەوە لە مەسەلەی راپۆرتەکەی. کاکە ڕزای خوا لێ دەکەم راپۆرتەکە زۆر معقولە زۆر بە جوای نووسریا. دەتوانین سەردانی کۆمپانیامان بکەی؟ پێم ناکرێ. کاکە گیان هەردوو چاوەڕ ماز دەکەم ئەتووشێکی زۆر باش کردیا دوو بۆ کۆمپانیای. کۆمپانیم داروداین ئێستا ئەمان خۆمان بە قەرزار دەزانین خەڵاتێکی گەورە دەدەینێ بەس سەردامان بکە ئەوڕۆ. ئەوان بۆ قەشنەری بە مندەکان خەڵاتانە کاکە نایە موازم لێ بینێ برا. بڕوا بکەوانە بە جددی قسە دای دەکەم باشە ئەگەر پێی ئێستا لۆکیشنێکە دۆ دەنێرم چاوەڕێ دەکەم پێکەوە چیاژم خۆینەوە قەنەعەتکە قازانجی دوو مایتۆ لێە. ئەمن ئەوڕۆ پێم ناکرێ. باشە جان سبێنس دەتوانین سەعات سێبەی؟ باشە ئینشەڵڵا حەوت دەدەم. باشە چاوەڕێ دەکەم زۆر سپاس. شایانی نییە. باشە خواحافیز. خواحافیز. چی گوت؟ گۆت سبێنە سەعات سێ دەبێت. زۆر باشە چاوەڕێی دەکەین؟ زۆر دڵخۆشە. راپۆرتەکەی زۆر بەقووەتە. ئاگات لێ بی. دەبی بێ؟ وا دەکەی نێزی بوو گۆت سەعات سێ دەبێت. باشە چاوەڕێ دەکەین. فەرموو. بەڵێ دلێری چاچی. فەرموو وەرە بخێر وەرە کوڕی خۆ وەرە. مامۆستا جان بورە. وەرە مامەد وەرە. مامۆستا داوای لێ بردن دەکەم.
ستان لێم دەوێ و با بڕۆ دەبەدرێ من وەرە وەرەکە مامەت وەرە لەبەر تو مامۆستا عزیز وەرە دانش وەرە یاخۆ بخێن دانش دانشیە ئەو راپۆرتەی تو بوو بەڵێ من بوو دلێری چایەتی کوڕی مام هادی کە ناس ئەوەی نەدەهێش قسەی بکە ئەوە لێروکانە دەرت دەکرد ئەوەی نەدەهێش یەک قسەش بکەم دەم بۆ مامۆستا تێبینیەکم هەیە نەدەهێش قسەی بکەم دەرت دەکردم مامۆستا ئەوەی بزانە ئەمن شەهادەم هەیە ڕووی زەمانە ڕەشبی ڕووی ڕۆژگار ڕەشبی بنا من ئیوەی نیم لە بندەستی تو کار بکەم و چایەتیاتی بکەم و لەسەرم هاوارکەی دەرم بکەی بەڵام ڕۆژگارە نازانم چم پێ بڵێم دڵم شکا کوڕم داوا لێبوردن دەکەم قەرەبووی هەموو شتەکانی شلۆ دەکەم دڵ مامۆستا کە دڵم شکا قەرەبوو ناکرێتەوە ڕەکەم ژنەکە دۆدیلی دڵخۆشی نەما مامۆستا ژنی چی پاشوەی ئەو کچەی 3 ساڵان لەگەڵی بووم خۆشەویستم بوو لەسەر گواستنەوەی بوو بەڵام بەهۆی دەرکردنم لێرە بەهۆی ئەوەی کە وازم هێنا و گرێتان لێم نەگرت کە نەتان هیچ قسەیەک بکەم لەو جیها بوومەوە بەجێ هێشتم ئەوش تۆ چارەسەر دەکەی تەکیل بە مامۆستا چارەسەری چی ئەوە ڕۆی ژیانی من هەموو گۆڕا باش توان ژمارەکەم دێ نەخواستە مامۆستا لێ گەڕێ جامە سەقەت هەوی و چارەسەر دەکەم باشە مامۆستا لێ گەڕێ ئامێن تومە ژمارەکەم دێ ئێستا بۆ چارەسەر دەکەم کوڕم دووبارە پێ دەڵێم زۆر داوا لێبوردن دەکەم غەڵەتم بەرامبەرت کرد ئیدی وەرۆ بۆ غەڵەتیش دەکا ئینسان زۆر جار بێبیرکردنەوە خەراب دەدا مامۆستا وایە تۆ شەڵەی بەڵام ئێمە زۆربەی خەڵکانی هەژار لەو کۆمەلگایی ئێمە بیرۆکەکانی وەرناگیرێت بۆچی ئێمە هێژار دەبێ هەمیشە لە ژێردەستی ئێوە بین بۆچی ئەبێت تەنها قسەکانی ئێوە ڕاست بێت بۆچی قسەی ئێمە وەرناگیرێت ئەی ئێمە ئینسان نین ئێمەش عەقڵمان نییە تەنها لەبەرەوەی هێژارم لێرە گاڵتەتان پێم دەکرد دەتاوت تۆ چایەتی مافیەوەی نییە لێرە قسە بکەم ئاگادار بووی دەزانیت چۆن دڵێم لێت شکا مامۆستا خۆشەویستەکەشم لەسەرەوەی کە وازم لێرە هێنا ئیهانەی کردم زیاتر لەکە داری کردم مامۆستا من دڵم شکا بەسە فڕم بەسە تکا لێ دەکەم بەسە کە پێم گوتی قەرەبووی هەموو شتەکان لۆ دەکەمەوە ڕاستی بریندار کردم غەڵەت بووم بەرامبەرت غەڵەت بوو بەڵام وعدبی هەموو شتەک پێخە بندەستی پێویستم بەهێز نییە من تازە نامەوێت لێرە بم تازە خۆشەویستەکەم بەجێ هێشتم هیچی ترم ناوێت بە گریانی شتێک پێک نایە ئەم تەعویزی هەموو ئەو شتانی کە لە دەستدایە لۆ دەکەمەوە تەلەفۆن لۆ بکە بە دەست ژیانەکەشی بێتی هێروکانە جام شنیار ئەلۆ ئەلو بەڕێز ژنیارخانی بەڵێ فەرموو زۆر سپاس ئەم مامۆستادارێمە لە کۆمپانیا دارۆلین تەلەفۆن لێ دەکەین فەرموو دەتوانین سەردانێکمان بکەی زەحمەت نەبی ئیشەشی گرێکمان پێێتە من چ کارێکم هەیە لەوێ کە هەری تێدەگەی آخر من ناتوانم
کەنج دەچێت چەند کاتت هەیە نیر ساعتی کامل لە دوانی ساعتێک مۆڵەت وەربگری سەردامان بکەین آخر نازانم من ئەوە پێ نازانم ئێستا لوکەشن کردو دەنێرم باش بە قوربان وەرە باش باش خواحافیز دلێر جان بەڵێ بەس پێم برێ ئەو ڕۆژ کوتوانیت بێ ئەو غرفەی ئەو ڕاپۆرتەی دابنەی سەرسوورمایمە مامۆستاجان ئەو ڕۆژێک کە ئەمگۆ زۆر مەشغوڵ بوون ئەم نیش فەرموو من لسه زنتان أبي بروم وەرە کچە وەرە بەخێر بێ وەرە بەخێر بێ وەرە کچەکە لا خۆ بەخێر بێ ئەوەدان کردەوە یا الله بەخێر بێت بۆچی متابان کردو بێرە چییە؟ دیسانە تێ پاڕێتەوە؟ نەخێر. یاوە تێکەوە بپاڕێنەوە نەخێر کچی خۆم نەخێر ئەو زارێ ئێمەی دەپارڕێنەوە بگەڕێتەوە کاک دێر کوڕەشی زۆر بە توانە و زیرێک دەرچوو وای مەبینە ئەو ژیانی منی وێران کرد 3 ساڵە دەستی بەم نەکات منی تر بێزار بووم لەو لە ئیشوەرێ جێ نابێتەوە ئەچێ بۆ هەر ئیشە 2 ڕۆژ ناخایەنە دەرەکرێت ئێمە ژیانێکمان بۆ خۆمان دروستە کرد ئێمە بەتەمامی هاوسەرگیری بکەین سەری ساڵ ئەو هەموو شتێکی تێگا ئێمە بەتەمامی ماڵدارین کچی خۆم هیچ دڵخۆشم مەکە دلێر کوڕێکی زۆر باش و بەڕێزە لە هەموو شوێنێک جێ دەبێتەوە بەڵام کە جێی نەبووە خەتای ئێمە بوو ئەمە جێمان کڕانەبێت ئەمە وەکو چایەتێک تەماشامان کرد بەڵام ئێستا ئەو جوانترین و باشترین راپۆرتی پێشکەش کردیە بەڕاستی هە لەسەر ئەساسی ئەو راپۆرتەوە من ئەلێنەوە بڕیارمدا لە کۆمپانیاکەم ئیش بکە لەگەڵ من بە پلەکی زۆر باشش ئێوە شایانی زۆر لەوەی گەورەترن چییە؟ شایانی زۆر لەوەی باشترن تۆش بەتەمای پێمان ڕابێت نەخێر ئەم پێتان ڕانابێرم بۆ بە ئێوە ڕابێرم ئێوە کەسی بەڕاستی بەتوانان بە تایبەتی کات دلێر تۆش بڕیارمدا لێرەوە ئیشی بکەیت شوێنی خۆت بەجێ بێنی باش نییە کات دلێر ڕاستی ئەمن دەمەوێت خەرەبۆی ناخۆشەکانی پێش ئێستا لێ بکەمەوە دەبی زەواز بکەن مەسرەفیشتان هەم عایدی باشە جوانترین خەڵاتیش مامۆستا کە لۆم داناینا خانێکی زیادم هەیە لە ناو دەژین حتا ئەمن ماڵ بەبێ بەرامە لەوە زیاد باشە لەوە زیاد بڕی خۆتان تون مەکەن ژیان ئاوایە ئینسان نازانی زۆر جار باشە و خراپە دەچێت زۆر جار ئیشە دەکات خراپە بەڵام لەوە نییە نەتیجەی باش دەبێت ژنیان بەخوا زۆرم خۆش دەوێت زۆر بەخوا زۆرم خۆش دەوێت شکست کۆتایی ڕێگە نییە
فێرت دەکات تامی سەرکەوتن بچێژیت ئەگەر شکست نەبێت تامی سەرکەوتن نازانیت لە هەر شوێنێکە ئازارت چەشت برینداریان کردیت بێئومێد مەبە ئەوە یەزدان تاقیت دەکاتەوە ئەگەر هەموو ڕێگاکان داخرابن ئارام بگرە خوای گەورە بەتەنیا جێمان ناهێڵێت خدا کە ئینسانێکی گەورە کرد بە عەبد بچووک نابێتەوە بۆیە خۆڕاگر بە لە دوای هەموو ناخۆشیەک خۆشیەکان دەست پێ دەکات ئەگەر کەس لە دەور و پشتت نەما تۆ هەر هەوڵدە و مەوەستە یەزدان بەبێ بەرژەوەندی پشت و پەناتانە